تۆزێک بنزین دەڕژێتن چی تێدا دەبا قەتەر بنزینەکە بڕژێتن لترێک بڕژێ باشترێ لەوگنەوە خین بڕژێتن کاکە. بۆ ڕووداوەکەی ئەو لێرەوە زۆر باس لە پەیوەندی نێوان کارمەندانی بنزینخانە و شۆفێرانەوە دەکرێت. یەکێکیش لە سۆشیال میدیا بە پێکەنینەوە نووسیویەتی پێویستم تەنها بە 5 لیتر بنزین بوو بەڵام نەموێرا بچمە بنزینخانەکە. یەکێکی دیکەش دەڵێت ویستم بچم بنزین تێ بکەم کە بنزینم لێ بڕابوو بەڵام بەهۆی ئەوەی کە چەکم پێ نەبوو سیارەکەم لەسەر شەقام جێشت و بە تاکسی ڕۆیشتمەوە ماڵەوە. جا ئێمە دەمانێت پێتان بڵێین ئەو کێشە و گیر و گرفتانی لە نێوان کارمەندانی بنزینخانە و شۆفێراندا هەیە چییە و چارەسەرەکانی چین؟ وڵای کێشەمان بەعام ئەو کێشانەیە کە سایقەکان بنزینەکە تێیەکەن و ڕاستەخۆ دەڕۆن بەبێ کە پارەکە بدەن. ئەو بابەتە زۆر هەبوو لایەوە. ئەو بابەتەمانە بۆ شوفێران هەبوون کە سەرخۆش بوون درەنگانی شەواتون بنزینیان تێ کردو و ڕۆیشتون. باشە جیالەوە بابەتی دیکە چی هەیە ناخۆش کە لە بیری نەکەی لەلای تو هەر لە یادت بێتن؟ وڵی بابەتی ناخۆش هەرەوە بووە کە شوفێران ڕاستەخۆ سواری سیارەکە بوون و ڕۆیشتون. باشە بەشێک لە کارمەندانی بنزینخانە دەڵێن شۆفێر کەمەک جام دەینتە خوارێ دەرێ بنزین تێکە یانی ئەوە بابەتە تا چەند یان میزاجیەن کە ئینسان بەڵێ بێگومان ئەوەشیان بۆ کەسێکی سەرەتایی خاستن کەسێکی سەرەتایی کە تازە دەسێتەنە و بارێک لەو حاڵەتانە کە تۆزێک جامەکە دێتە خوارە و پارەکە دەداتێ هەست بە نەفس نزمی خۆ دەکەی ئەو حاڵەتەمان لەسەرە بووە. باشە جیالەوە چی بابەتێکی خۆش هەبووە کە لە بیری نەکەی لە بنزینخانە؟ وڵی بابەتی خۆش ئەوە بووە کە هەندێک مشتریمان هاتوون کە سەرەتا هەرجامێنەوەتە خوارە و زەردەخەنەیەکمان بۆ کردوون باشە هەر بۆ زەردەخەنەی وتێتی ڕوون پێت کراوە ینی هەر عەز دەکەم دووبارە بێمە وڵات تەنها بە زەردەخەنەیەک ئەو بابەتانە لەبیر نەچوو. شتی وان نییە ئەتو لە هەموو شتێکی هەروە دەبیتن کە مەسەڵەن برین عکسی وەزعەکەی بیدن سیلاحکە لە ئەمە لە هیچ جێکی سیلاحمە نەدی تێ بەکار بێ لە بنزینخانەکان جگە لەو حالەتە ئەو حالەتەش حالەتێکی دەگمەنە یعنی شتێکی دەگمەن بۆ هاتیە و ڕۆیە بەس ئەوش لێرە حکوومەت دەبی دەور ببینیتن یعنی جراعەتی سارم بەرامبەر ئەو نوعە حادیسانە بکاتن. باشە مامۆستا هیچ ڕووداوەکی ناخۆش یان خۆش جیاواز بی لەبیر نەکەی لەناو بنزینخانەکان توش بیان حالەتێک کە تووڕێ سەردانت کردبی یان کارمەندەکە تووڕە بووبی لەگەڵت؟ ناوەڵڵا توش نەبووی؟ ناوەڵڵای. باشە ئەگەر ئەو کەسانەی کە سەردانی بنزینخانە دەکەن یا کارمەندەکان تووڕە بن چ بکەن باشە لەوەی ئەو حالەتی نەخوازرا و ڕوونەدا؟ واللهی دەبی شتێکی وا بکەی هەردوو تەرەف لە هەردوو لایەن هەم صاحب سیارەکە و هەم خاوەن بنزینخانەکەش دەبی لەگەر یەکتری یعنی تەفاهومێک هەبیتن مەسەڵەن تۆزێک بنزین دەڕژێتن چی تێدا دەبا قەتەر بنزینەکە بڕژێتن لترێک بڕژێ باشترێ لەوگنەوە خین بڕژێتن کاکە یعنی تۆ ئەگەر لە فەرەزنا بنزین بڕژێتن بە پارە تعویز دەبیتەوە بەڵام خینی ئینسانی بە پارە تعویز نابیتەوە.